ڕای کامی نەخوارێ کۆبوونەوەکە بە سەرپەرشتی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ کۆبوونەوە لەگەڵ دەستگاکانی میدیا لە هەرێمی کوردستان. کۆبوونەوەکە دوو تەوەر بوو، بەشێکیان تەوەرێکیان پەیوەندی بە ئێمەوە هەبوو وەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە گفتوگویان لەگەڵ بکەین بۆ ئەوەی کە زیاتر بتوانن لە میدیا گرنگی بدەن بە ڕێنمایەکانی خۆپارێزی بە تایبەتیش بۆ ناوەندەکانی خوێندن کاوە بابەتی سەرەکی هەموو لایەکمانە. تەوەری دووهەمیان پەیوەندی هەیە بە گفتوگۆی خۆیان وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ دەستگا میدیایەکانی هەرێمی کوردستان. ئەوە تەوەری سەرەکی کۆبوونەوەکە بوو. تەنها جیهەتێک کە مخەوەل بێ بە ئیعلانکردنی ژمارەی توشبوون مردن چاکبوونەوە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت هەموو ئامارێک لە وەزارەتی تەندروستی وەرگرن، چونکە بە پێو بڕیارێکی ئێمە هەمانە تەنها وەزارەتی تەندروستی واتە هەر دائیرە و هەر جێگەیەک و هەر وەزارەتێک ڕقەمی ئیعلان ناکرێت. تازە باسیەوەت کرد کە میدیا بە شێوەیەکی ئەکادمیانە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکات. من تازە و کاتێک کە جناب قسە دەکرد من سەیری فەیسبووکم کرد لە بەشێک لە پێیجەکان ماژەوە کرابوو ڕۆژی پێشەمە دەرگای قوتابخانەکان دادەخرێت. ڕێک ئەو بابەتە بوو کە جناب باس کرد بۆی حقایقەکە بزانین. ببەخشە من باسی ئەوم کردو جنابت نا دەڵێم لە سۆشیال میدیا باس کرد لە تۆڕ کۆمەڵاتەکان باسی ئەو کرا کە پێشەم دەرگای قوتابخانەکان داخرێت. ڕێک ئەو بابەتە بوو کە جنابت باستەوە کە دەبێت میدیا بە شێوەیەکی گشتی بە پرۆفشناڵ و ئەکادمیانە بەرپرسیارانە بەجددی یەکێک لە ئەمە ڕاستە ئەمە باسەرەتان پرسیارەکە بۆ شێوە بکەم. وەڵاهی هێشتا کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنامان نەکردووە، بەیانی کۆبوونەوە دەکەین. ئێمە ملزەمین بە هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی. هەر ساتێک وەزارەتی تەندروستی تەقییمی ئەو وەزعا لە ڕووی تەندروستیەوە لایانی تایبەتمەند ئەوانن وەزارەتی سەحان دەبێت ڕوویای خۆیان پێشکەشی کۆبوونەوە بکەن و مەسئولیەتەکەش مەسئولیەتی بڕیاردانی هەمومانەوە کولیژنەی باڵای کۆرۆنا بە تەنها وەزارەتی تەندروستی نییە. بەڵام هەر کاتێک دۆخەکە بگاتە ئاستێک کە ئەگەر سیاسەتێکی ویقائی خۆپارێزی بکرێ بۆ ماوەیەکی کاتی ناوەندەکانی خوێندندا بخرێ، هەر کاتێک پێویست بۆ بکە بە دڵنیاییەوە ئێمە جاری پێشوش ئاماژەمان پێداوە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بڕیاری خۆیدا بۆ ماوەیەکی کاتی تەنها ئەوە نابێت یعنی سیاسەتێکی گشتگیر لەسەر ئاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پەیڕەو بکرێ بۆ توونکردنەوەی ڕێنمایەکان. هەر کاتێک داوا لە ئێمە بکرێ بۆ داخستنی دەرگاکانی ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان لەبەر سیاسەتی خۆپارێزی کۆرۆنا، ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ئامادە بین بۆ جێبەجێکردنی و بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیش هەر کاتێک ئاماژەیان بە ئێمەدا کە بتوانین ناوەندەکانی خوێندن بکەینەوە دەیکەینەوە. واتە لەم بابەتە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بڕیارەدا بە تەنها جیهەتێک بڕیار نادا و ئەوەشی کە گرنگە سەلامەتی پاراستنی گیانی خەڵکە و ئەمە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە سەرەتاوە تاوەکو ئێساگا ساڵی پاریش کە ناوەندەکانی خوێندنمان داخستۆمە بەسمانەوە بوو ئێساژمە بەسمانەوەیە. ئەگەر ئامارەکان بەرەو هەڵکشان بچن تەقییمی وەزارەتی سەحا داوا لە ئێمە بکان ناوەندەکانی خوێندندا بخەین، ئێمە بێت و دڵی ناوەندەکانی خوێندندا خێن بۆ ماوەیەکی کاتی تا ئەوان پێمان بڵێن. بەڵام ئەگەر پێشمان بڵێن بەردەوام بن بە خۆپارێزی تونترەوە بە دڵنیاییەوە بەردەوام بن بە خۆپارێزی زۆر سپاسانەکەم. لەم ڕۆژاندا لە کەناڵێکەوە کچێک بازەوە دەکە کە لە پۆلی دووی ناوەندیەوە تاکو و زاکۆی تاوا کردو بە خۆپیە دەرچووە وا دەڵێ لە ئێستا دەسەرۆکی ڕێکخراوێکە وا لە هەمیش فەرمانبەرە لە زانکۆ قسەی ئێوە وەک وەزیری پەروەردە چێ لەسەر ئەم بابەتە؟ ئێمە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم ئیدانەی هەموو کارێک دەکەین کە کاری غەش و قۆپیەکردن و گزی بێ و ڕێکاری تایبەت بە خۆمانمان هەیە لە وەزارەت. ئەم حاڵەتە ساڵانە وەزارەت بەرخوردی لەگەڵا کردووە و هەموو ئەوانەی بۆ کارە هەستاون لە کاتی تاقیکردنەوەکان کە بە قۆپیەوە گیرابن یان بە گزیەوە گیرابن ڕێکاری پێویستیان لە بەرامبەر گیراوەتە بەر. ئەو بەڕێزێک کە باسێکی فەرمانبەر نییە لە وەزارەتی ئێمە مامۆساژ نییە لە وەزارەتی ئێمە و هیچ پەیمانگایەکی فێربوون یان پەیمانگایەکی ئەوەی کە پێوترێ خولی زمان بەناوی ئەو بەڕێزە خاوەندارەتی ناکرێت لە ناو وەزارەتی پەروەردە. پەیمانگاکە هەیە بۆ ناوە بەڵام خاوەندارەتی دەگەڕێتەوە بۆ بەڕێزیشکە بۆ کەسێکی دیکە. ئەوەی دیکەش کە پێویستە بکرێ بەڕاستی لایانی لا ئێمە لە ڕووی قانونی فەرمانبەری ئێمە نییە، مامۆسای ئێمەش نییە. من وەکو بە پێ قانونی انضیباتی مۆزەفینی دەولەش دەتوانم لەگە فەرمانبەرەکان و مامۆساکانی ناو وەزارەتەکەی خۆم هەموو ڕێکارێکی پێویست بە جۆرەی یاسا بگرمە بە
بەڵام ئەو بەڕێزێکە باسێکی لە وەزارەتی ئەمنیەوە لەسەر میلاکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان نییە بەڵام ئەم بابەتە پێویستی تۆزێک بە مشورەتێکی قانونیە پێویستی تۆزێک بە هەماهەنگێکی زیاترێکم پێم وایە دەبێت ڕێگە بدرێ قانونیەکان قسەیەکی جدیتر و بیرکردنەوەیکی جدیتر لەو بابەتە